خاتو زەینەب نزار ئەفسەری هەماهەنگیە کە لەگەڵمانە بەخێر هاتن تەکەین ئەم ڕۆژەت لێ پیرۆز بێت هەشتی مارس لە تۆ لە تەواوی خانمانی جیهان پیرۆز بێت خۆشحاڵین کە خانمێکمان میوانە ئەمڕۆ کە بەڕێزیان ئەفسەرن و سەبارەت بە کاری هەماهەنگی و زانیاری لە وەزارەتی پێشمەرگەوە لەگەڵمانن بۆ خۆی هەر وتومانە هەمیشە شۆڕشەکانی کوردستان کە کراوە هیچ کامێکی بەس بە تەنیا پیاوان نەبوون ئەگەر ژنان زۆر ژمارەیەکی کەمیشیان هەبوو بەڵام لە ماڵەکانی خۆیان هاوکاری ئەو شۆڕشە بوون شان بەشانی پیاوەکانیان ئێستا جیاوازە دەرگای پێشکەوتنەکان زیاتر کراوەیە و ڕەنگە شۆڕشێکی دیکە بە شێوازێکی دیکە بکرێت ئەوی شۆڕشی هۆشیاری و ڕۆشنبیرکردنی کۆمەڵگایە چەند گرنگە کە خانمان لە جومگەکانی دەسەڵات و حکومڕانی بۆ هۆشیارکردنەوە شۆڕش بکەن براهية زور سباس بوتيا هيجا وفيروزباهي الجنابي تجدكم هلبتا والهمي آفرتين كردستاني وجيهاني جي وك تأماجي بيكري زور جرينجا هر آفرت هر كايكي دابت الحكمرانية الهرم كردستاني جرينجي بيو بواري بدت يكوتي دا برهفة وجا بوما نيا زحمتك وأن بحثي أفرتا كردي بكن أفرتا كردي ديروكا ويا ديارة كونك نها تني أفرتي شياية دكارن جياواز دا لهرما كردستاني بيجي خوا يعني ببينتن لو ما كارن بيجم أف چندانو كي أمتدا هر أوا ياكو جميجة أفرتا كردي بيرابوية اوجه وی چندی لیتید کو وکی درسکی بویا بو همی آفرتان کو بکارید رولکی باشتر و زیادتر دکاین دموکراسی دا لهمی جهان دا ببیند نخاص ما آفرتن هرما کردستانی باش اوی که گرینگا بەگەورە سیرکردن و ڕێز و قەدری خانمانە لە پۆستە باڵاکانە لە هەرێمی کوردستان وا ئەبینرێت مە لە وڵاتانی دراوسێ هەر زۆر دوور نەڕۆین لە وڵاتانی دراوسەیە کە ئەمان بینی پەرلەمانی وڵاتانی دراوسێ خانم ئەگەر تیاشا بووە ئەندام پەرلەمان بووە بەڵام ئێمە سەرۆکی پەرلەمانمان ژن بووە و بە گەورە سەیری ئەم شتا ئەکرێت تا چەند گرنگە کە ڕۆڵ زێدەتر ژێ گرنگیه که اکجار زور برول آفرتی داره ده هر بواره که دابت نخاصمه او بواره ما بحث ليكري بوهاري قرار وكد بجن صنع القرار آفرت دكاريت رولكي جلك مازم بينت وبقيريت مديد آفرتا كردي وكتجا ما جي بيكري كو بويا سروكا برلمان كردستاني اوج وي چندي بكو همي آفرتين عراقي بقشتي بحثا في حدثين دمازن كري اگه بیراته بیته بله وجا اوه رولکی اگجار مازن بگه که گلک مازن دته همی ملتی کرد کو ملتی که روشنبیره دکارت بگه که باش بته آفرتا کردستانی باشه زۆر گرنگە کە ئەگەر یاسایەک لە بەرژەوەندی خانمان دەرەکرێت خودی خانم غایب نەبێت ئامادەیی هەبێت لە دەرکردنی ئەو یاسایە ژنێک نوێنەرایەتی من بکات من ئەزانم چیم پێویستە ژنێکی وەکو تۆ زانە ژنێکی وەکو من چی پێویستە چەند گرنگە کە خانمان لە دانانی یاساکان لە لیژنەکان کە بەدواچوون ئەکەن بۆ ئەوەی کە پرۆژە یاسایەک پێشکەش بکرێت خودی ژنان لەوێ بن ناڵین ئەمە بۆ مەبەستە تێنەگات بینەر لە من کە پیاو ناتوانێت یاسا بۆ مندا بنێت بەڵام ژنێک کە کاتێ ئەچێتە ناو لیژنەیەکەوە پرۆژەیەکی یاسادانانە بێت ڕەنگە وردبینی ژنان زۆر زیاتر بێت لە بوارێکا کە پێویستە بۆ ژنان هەبێت تا چەند گرنگە کە ژنان لە سۆنعی قەرار لە پێدانی بڕیار لە دانانی یاسا بەشداریان پێ بکرێت بزانە ئەزێ جانترین نمونە بوو تە بەحسکم دەمێ ما ئەحزابێت گەلێکت هەنە پارتێت گەلێک مەزنێت هەنە لە هەرێما کوردستانێ دەمی vê carê me dît parteka mezin kongreya xwe best vê partiyê pêgeheka gelek mezin da afretê ku ekem care dîroka vê partê da bawer te hebe her afretek nav vê herêma Kurdistanê da li hemî partên siyasî de hindî tu bêjî dilê wê vê çendê xweş bî ke dît
ئافرەتە گەهشتە vê پلەیە مەزن مەسەلەن مەکتەبە سیاسیدا پلەیەکە زۆر مەزن وەرگرت ئەvê vê çendî diyar dikit ku her afretek طموحاتê wê zêdetir bin bêjit ba wekî mulhimek bû çêbitin bêj temam yani ez dê spahî rizba gehme armanca xwe ez dê pitir hewildim da ku ez pêş bikevim ev giringiyeka zor mezin heye bû her afretekê di her qayeka Herêma Kurdistanê de kar bikir. زۆر باشە پرسیارێکی تر کە هەم پرسیارە و هەم بە بیرهێنانەوەشە ئەوەیە کە پێشتر ئەگەر ژنان لە ناو کایەکانی دەسەڵات بوونە ڕەنگە هاوڵاتی قوبوڵی نەکردایە بەڵام ئێستا ئەبینین کاتێک کە ئەبێتە کاتی هەڵبژاردنەکان و دەنگدان ئەوەندەی وێنەی خانمەکان لەسەر پۆستەرەکانن ڕەنگە لە سەردەمانێک لە وێنەیەکی جەماعی کۆلێژەکانی خانمێک لە کوردستان نەیتوانایە وێنە بگرێت یان وێنەی بگرتایە هەڵی بگرتایە و بیشاردایەتەوە بەڵام ئێستا سەرۆک عاشیرەتەکەی باوکی براکەی خزمی کەسوکاری تەواویان هاوکار و پشتیوانی ئەوەن بۆی کە دەنگێکی تەواوەتی بهێنێت ئەمە نیشاندەری چییە؟ نیشاندەری ئەوەیە کە ئێستا کۆمەلگای ئێمە بەرە ئەو ڕۆشنبیری ڕۆشتووە کە باوەڕی بەوە هەیە ژن ئەتوانێت بڕیار بدا ژن ئەتوانێت بێتە ناو کایەکانی سیاسی و خۆشی پشتیوانی لێ ئەکات تزانت کارم بەحسی هەندێ بکەم کو کۆمەلگەها کوردی ڕاستە یعنی عرف و عادەتێت عشائری پێشدال سەرزال بووە بەلێ سەرڕای هێندێش زێدەتر گرنگی پرۆلە ئافرەتێدایە بلا ئەمێ چەندێش بیر نەکەن کو نەکتنێ نەها بەس ملەتی کورد دکارم بێژم جیاوازیە هەی دگەل ملەتێن دی زێدەتر گرنگی بە رول و پێگەهەیە ئافرەتی دایە di her buwarekê da û afreta Kurdî di dîrokê da ya diyar bûye me xanima Xanzad Mîr Soran hebûye ku hukm kiriye ev vê çendê diyar dikir ku nektinê niha milletê Kurd hemîşe giringî bi afreta Kurdî daye giringî pêgeha wê daye rêzeka taybet bû afretê hebûye ji ev hemî karîgerî ser wê çendê û rastî demekî welê hat ku xelkê li ber urf û adeta hez nedkirin afretiya diyar bit ez ê behsê kaya ragihandinê şikim pêşdewek niha nebû niha xelk bi şanazî ve behsa hindê dikin ku afret ragihandinê de kar dikin ev wekî nimûneka yani besît ez behsî dikim xelek zêdetir hez dikin pêşda me ew kolîj û ev cihêt ew nebûn ku bo pêgehandina afretan hem dubarê ragihandinê da hem dubarê ez ê behsê buwarê serbazî şikim pêşda her nebû ev tişte me hebî pêşmerge hemîşe digel birayê xwe ya pêşmerge şan bi şan hewla hindê dan ku parêzgariyê li welatê xwe bidin hewla hindê dan ku hemîşe navê Kurdistanê bilind bêxin navê pêşmergeyê bilind bikin lê niha dibînim zêdetir afretê ew timoh heye gehte cihêt bilindtir û cihêt baştir. زۆر سپاس دەکەین خاتو زەینەب نزار ئەفسەری هەماهەنگی و زانیاری لە وەزارەتی پێشمەرگە کە یەکێکە لەو خانمانەی نمونەیەکی زیندون بۆ ئێمە کە باس لە پێگە و ڕۆڵی خانمانەکەین لە ناو کایەکانی حکوومەت و لەناو دەسەڵاتە میوانمانە خانمێک بەم شێوە پاراوە گفتوگۆ ئەکات و باس لە تەواوی ئەو ڕۆڵە گرنگانە کاکە خانمان ئەیگەڕن ئێستا لە ناو ناوەندەکانی حکوومەت زۆر سپاس دەکەین خاتو زەینەب دەست خۆش دووبارە بۆ ئامادەبوونتان